عليكم السلام ورحمة الله. كاكي جام بخير بي. أولي منك بخير بي أخي. إيه ما يخور شيء. شو يخربه؟ أما خوي دسك كان عنده وجه شكاوي بس ما خرابني. بخير بي قربان جدا. تمام. باجش كنت. برا وزور وكمي كردوي ترى وناكري. نقشة كان سيدته نقشي أما الزبرة أو وردة منا ومرياية كوري وسا عليم لصالي 1989 لقل إيشي كليسازيا خريشين يكم كسيشين كلا هلبجا أم إيشا أكين يعني بكو بلي داهنان يكمان كدو لهلبجا نوعيتي كليلا كاني جزورن هلو إيشا كاني جبكو بلي إشي مالانا كاين إشي سيارة كاين إيثر وەکو بڵێ سویچی سیارە بە تایبەتی خەریکی ئەم ئیشانە ئەبی جا نەوعێتی کلیلەکانیش زۆرە ئێستا ڕاستی جاران کەم بوو تقریباً لەوە چێ 4 نوع 5 نوع هەر ئەوە نەبووە بەس ئێستا ماشەڵڵا ئەوەنە زیایی کردووە نازانین نەوعێتەکان ئەلحەمدولیلا تا ئێستا ئیشەکەمان بە زوونەتی ماوەتۆ وە زۆر خۆشحاڵیشین لەگەڵ پیشەکەی خۆمانە و وەکو بڵێ لەخوا بەزابێت تووشی هیچ کێشەیەکیش نەبووین چونکە احتیفاز بە ئیشەکەی خۆمانەوەکەین ئەمە مەسئولیەتیشی تایە میشە ڕاستی هەموو کەسێ ناتوانێ میشە بکە سەرەتا ئەم کلیلە دروستەکەین بۆ ئەم کێلونە ئەیهێنینی لێرە بڵێن ئەمە تەمەن چەند جیازێکە لێرە ئەم مەکینانە هەریەکیشیان ئیشێکەکە ئەمە کۆمپیوتەری پێڵێنم حالیان ئەم کلیلەی کە ئیبڕم بەڵام پێشتر ئەمە پاکراوەتەوە ئەمە ئێستا حاڵەتی ئەوەیە بیبڕین ئەمە بەم شێوەیە کلیلەکە ئەبڕین بەم شێوەیە کلیلەکە بڕین و ئەمە ئەم کلیلانە کۆمپیوتەریان پێڵێن جا بڕبەنێکی لێین بڕبەنێک ئەم خەتانە شەرحەکانی پاکەکەینەوە جا ئەمە ئەین لەم فڵچەیە لەم کۆسەرێ لێرە ئەمە پاکەکەینەوە ئێستا تاقیەکەینەوە لە بۆ نمونە لەم کێلونە ئەم کلیسازیە زۆر پێشکەوتووە جاران هەر 4 نوع 5 نوع بووە ئێستا زۆر پێشکەوتووە ئەنواع وەشکاڵ کلیل پیا بووە ئەمە ئێستا بۆ نمونە ئەمانە کۆمپیوتەری ئەمە ژەر کلیلی احتیادی نۆرماڵ دروستەکا و بەڵام ئێستا حەقت ئەتوانم بڵێم ئەگەر وەکو جیاز بیکڕید ساڵانە مۆدیلی تازەتر دەرەچێ ئەوەی کە حاسەیە بڵێن بۆ بەتایبەت بە سویچی سیارە ئەوە چەند نەوعی هەیە یعنی بە دانەیەک و دوودانە کۆتایی نایە ئەتوانم بڵێم تا 5-6 دانە ئەنجا کۆتاییەت تۆ بەس بۆ سیارە بیکڕی ئەویش ئیشی بڵێن کۆمپیوتەریوانە بەنیسەت کلیلی تریشۆ نەوعێتەکان ئێستا بەڕاستی پێشکەوتوترە لە جاران زۆر پێشکەوتوە بەردەوامیش نەوعێت زیاوە بێ